سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە بەژمارەی ئەمجارەدا باس لە داها دەکەین لە ساڵی 2024 ساڵی پێشوو لە هەرێمی کوردستان بزانین داهات چەند بووە هەموو ئەو داتا و ئامارانەی ئێستا ئایان خەینە ڕوو بەپێی داتا و ئاماری فەرمی هەم وەزارەتی دارایی هەرێمی کوردستانە هەم وەزارەتی دارایی حکومەتی فیدراڵە. بێگومان سەرچاوەی داهات لە چەند ڕێگەیەکەوە حکومەتی هەرێم داهاتی دەستکەوتووە. یەکێک لەوانە ئەو پاریکە لە بەغداوە بۆ هەرێم مانگانە بۆ موچەی فەرمانبەران هاتووە. چەنەیە 10 تریلیۆن و 26 ملیار دینارە. بێگومان ئەم بڕە زیاترە. 10 تریلیۆن و نزیکی 750 ملیارە، بەڵام بەهۆی لێبڕینی خانەنشینی و باجی سەرموچە ئەوەی ماوەتەوە سافیەکەی 10 تریلیۆن و 26 ملیار لە ساڵی 2024 بەغدا نردوێتی بۆ هەرێم. داهاتی ناوخۆ بە پێی ئەو داتایانی کە حکومەتی هەرێم خۆی بڵاوی کردوونەتەوە لە ساڵی 2024 4 تریلیۆن و 739 ملیار دینار بووە. یەکێکی تر لە سەرچاوەکانی داهاتی حکومەتی هەرێم نەوتە. لە ساڵی 2024 110 ملیۆن بەرمیل نەوت فرۆشراوە. ئەم 110 ملیۆن بەرمیل نەوتە ئێمە وامان حسێب کردو ئەگەر بە 35 دۆلاریش فرۆشرا بێ پارەکەی ئەکاتە زیاتر لە 5 تریلیۆن دینار. بەڵام لە 143مان بۆ حکومەتی هەرێم داناوە، لە 157 بۆ قەرز و کۆمپانیاکان و ئەم بابەتانی کە حکومەتی هەرێم خۆیاڵە بۆ ئەواناڕوە ئەوەی بۆ حکومەتی هەرێم لەو 5 تریلیۆن دینارە ئەمێنێتەوە 2 تریلیۆن و 500 ملیار دینارە. بابەتێکی تر هاوپەیمانان هاوکاری حکومەتی هەرێم بە تایبەت وەزارەتی پێشمەرکە ئەو یەکانی کە یەکخراونەتەوە مانگانە هاوکاریەکانەکە لە ساڵەکەیە لە کوی دوان زەمانەکە 270 ملیار دینار هاوپەیمانان داویانە بە حکومەتی هەرێم وەکو هاوکاری. کۆی ئەم چوار سەرچاوی داهاتا کاتە چەند ئەکاتە 17 تریلیۆن و 535 ملیار دینار. ئەمە ئەو داهاتانن کە حکومەتی هەرێم لە ساڵی 2024 لە ماوەی دوان زەمانەکەتە دەستی کەوتووە. ئەی بزانین لە ماوەی دوان زەمانگی ساڵی ڕابردوو لە ساڵی 2024 چەندی سەرف کردووە، ڕاستە بڵین چەندی بۆ موچە سەرف کردووە، لێرەش ئەم داتایەمان هەیە. وە گوتمان 17 تریلیۆن و 535 ئەوە داهاتەکە بووە سافی. چەندی بۆ موچە سەرف کردو لە ساڵی ڕابردووە تەمەن 11 موچە دابشکراوە، موچەی مانگی 12 دابش نەکراوە، 11 تریلیۆن و 500 ملیار دینار حکومەتی هەرێم لەو داهاتی دەستی کەوتووە تەنها بۆ موچە دابەشی کردووە. ئەگەر بێت و ئەم 11 تریلیۆنە 2 تریلیۆنی کەشی بخینە سەر بۆ بابەتی خەرجی وەزارەتەکان و حکوومەت ئەکاتە 13 تریلیۆن و نیو. چەندمان هەیە؟ 7.5مان هەیە ئێمە لە ساڵی ڕابردووە. کەواتە حکومەتی هەرێمی کوردستان نزیکی 4 تریلیۆن دینار داهاتی ساڵی ڕابردووی لە بەردەستا ماوە بەبێ ئەوەی کە پرۆژە جێبەجێ بکە، پلە بەرزکردنەوەی فەرمانبەران بکات و با بڵێن دامەزراندنی ڕسمی لە دام و دەستگاکانی حکومەتی هەرێم بۆ فەرمانبەران ڕابگەنێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا کە نزیکی 4 تریلیۆن دینار ماوەی هەبووە، بەڵام هێشتا موچەی مانگی 12 مامۆستایان و فەرمانبەرانی دابش نەکردووە.